هەندریان بەرەو پێشەنگ هەنگاوینەوە بە بردنەوەی لە زاخۆ و سوودوەرگرتنی لە یەکسانی یاری کەرکووک و دوهۆک بە 24 خاڵخۆی گەیاندا پلەی یەکەم. یارەکانی هەفتەی 12 خولی نایابی کوردستان هەندریان میوانداری زاخۆی کرد. یارەکە بە شێوەیەکی یەکسان دەستی پێکرد و زیاتر تۆپ لە ناوەڕاستی یاریگادا بوو تا لە خولەکی 25 جیوا عومەر بە شێوازێکی جوان تاکە گۆڵەکەی هەندریانی تۆمار کرد و لە پێشەنگی گۆڵکاران مایەوە بە تۆمارکردنی 9 گۆڵ و گێمی یەکەمیش بەم ئەنجامە کۆتایی هات. لە گەیمی دووەم یارەکە و تاموچێژی بەخۆوە نەبینی کە لێی چاوەڕوان دەکرا و ئەم گێمەش بەو ئەنجامە کۆتایی هات. بەم ئەنجامە هەندریان بە کۆکردنەوەی 24 خاڵ هاتە پلەی یەکەم و کەرکووکیش دوای یەکسانبوونی لەگەڵ دووە گەڕایەوە دواوە بە 22 خاڵ هاتە پلەی دووەم و زاخۆشە 20 خاڵ لە پلەی سێیەم مایەوە کە یاریکی دواخراوی ماوە. وەچی بە خۆتان ئاگادار بوون گەمەیەکی بەخۆوەت بوو، یعنی زەختێکی زۆریشمان لەسەر بوو، ئەمەش بۆ کە بتوانین خۆمان لە یەکەمی ڕابگرین و ئەو مستەوای کە پێویست بوو دامان توانیمان ئەلحەمدولیللا گەمەکەی بەلانی خۆمان تاواکەین و لەخوای بە زیاد بێت زۆر باشین ئینشاڵڵا هیوادارشین لە جەولەی دووەمی شەراوە بەردەوام بین کە بتوانین سێدارەی بگرین و مایە بۆ هیچ فەریقێکی دانەنێن تا ئاخر دەخەش هەر لەسەر ئەو مستەوا ئەو قودرەتێ بە یارمەتی یەکتر ئەو تۆپانەی دەکەین.